صبرا من بتناي شيرين وقهاي صبرا من بتناي شيرين وقهاي داس كشتم حلاندم بردامل في دنياي بردامل في دنياي اخو امل شكراي نازكنا بجيراني تو بدردي من دزاني نازكنا بجيراني تو بدردي من دزاني آجر بردا بجاني انجتنا يراي انجتنا يراي اخو امان شكراي دەست خۆش کاک خازر خۆت پێ باش بوو؟ والله باشم بس ئەوەیە گوت کوپلەکە دووبارە دەکەیتەوە موزیک نامزانێ دەست خۆش بە شێوەیەکی گشتی دەست خۆش باش بوویت وردەکاری دەکرد لە گۆرانیەکەدا بەڵام پێم وابوو تۆزێک مابوو لە هەستی گۆرانیەکە بتوانانی نزیک بیتەوانێ پرۆڤەیەکی کەمت کرده بوو بەڵام مانایەوە نییە کە دەنگت باش نەبوو دەنگت باش بوو سەرکەوتوو بیت دەستخۆش مامۆستاچێتەوە دەستخۆش کە خازر دیارە هەر لە دەستپێکردنی گۆرانەکەت زۆرە ترسێک دیار بوو لە دەنگەکەت وە تۆنی دەنگت بەو دەرەجەیە نەبوو زۆر خاوێن نەبوو لەگەڵ میلۆدیەکە ئەداکردنی گۆرانیەکە بە شێوەیەکی باش نەبوو لە کۆپلەی یەکەم ئیقاع باش بوو لە کۆپلەی دووەم لە سەرەتای کۆپلەیەکە بە باشی داخلی ئیقاع نەبووی دەربرینی وشەکان باش بوو ومێدەوارم هیوای سەرکەوتن بۆ دەخوازم لە پاشڕۆ سپاس مامۆستاس سپاس کاک خازر ئەدا باش بوو لەفزی وازەح بوو دەنگێتە خۆشە تەبەقا بەرز نەختێکی نەشاس چێت بووە گورەدەرە گوت مەقام هەروەها سەیطرە لێ نەبوو ئیقاع جیجی غەڵەت تێت هەبوون وەکی دەم باش سپاس دکتۆر سپاس والله السؤال كده كان موسيقي والله موسيقيين بس سازم هاي اساس اللي دي بس بباشين شو توسط كده يعني اشارتك كده بموسيقي يعني من قلت كنت موسيقي كيبوشي بس وقتي تستران قد درهوتي وشوي نعم باشي هالوسط دجرة جلكيخو بس حضورتي السر شانو بوشة وإن شاء الله سردك بي سپاس مامۆستا خازر بخێر بێ سپاس سەبارەت دەربڕینە پەیوان پەیو دیار بوون وەکی مەهمیان دوتی وەکی مامۆستا چەتۆ گوتی دەستپێک کەڕیتم تەشیا بەرداوامی بدەیت تا کۆپلا دوێ کۆپلا دوێ دەستپێکی تەخەلەتە کرد بۆ ئەگەری هەندێ هەتا تشتونێکی بچێکی بدەرکەوی دەنگێتە استقرارێک تێدا نەبوو ینی نەیە ئاکەنجی بوو ینی مرۆڤ هەستت کرد ینی بچێک ترسا تێدا هەی دەنیشە کۆنتڕۆلی لەسەر بکەی بەڵێ
اگر ظرفت بید اجی بشه بله. از بیش میجی طبقات درستی نه یعنی اکی پرووا باش من نکرینه بله. طبقه من اول نه درست بو تشا يعني بشوكي باشتري يعني خو ما دبكي بتر بله. بروبا بك الجل جروب موزيكي بس دنجتني خراب دنجتي باشا دس خوش التكم هي دارم سر كيف تبي سپاس هستم دەست خۆشکە کازر سپاس سپاس